بەڕێزان بەردەوامین لەگەڵ میوانێکی دیکەمان گفتوگۆ دەکەین باز لە دۆخی جەنگەکە دەکەین دەچینە لای میوانەکەمان لە ئەمریکاوە شکارکاوە شۆڤەکاری سیاسی کاشکار سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان کاشکار بە ڕوانینی تۆ جەنگەکە بەکوێ دەگات ئەمریکیەکان چی دەڵێن لە شەقامی ئەمریکیدا چۆن باز لە جەنگەکە دەکرێت پشتیوانی بۆ جەنگەکە هەیە لە سەراسی شەقامی ئەمریکی کاکڕانگۆجان سڵاوتان لێبێ سڵاو لە بینەران سپاس بۆ ئەم میوانداریە سەبارەت بە پرسیارەکەت شەقامی ئەمریکی تا ڕادەیەکی زۆر نەک هەر لەسەر جەنگی ئێستای ئێران و ئیسرائیل و ئەمریکا لە بەرامبەر ئێران جودان با بڵێین شەقێکی فراوان هەیە لە بینی تا حدێک ئەوانی کە لەسەر حکومن با بڵێن دیموکراتەکان کە لەسەر حکوم نین بەڵام لەگەڵ کۆماریەکان کە لەسەر حکومن پشتیوانیەکی بەهێزی کۆنگرێسی پێوە دیار نییە هەتا ئێستا کۆنگرێس لە دیبیت و لە تاوەتوێکردنی ئەو هێزانەی کە دەتوانێت بیبەخشێ بە سەرۆک کە بتوانێت بەکاری بێنێت لەم شەڕەدا هێشتا لەم دیبیتانەدایە شەقامی ئەمریکی وەکووتم بە تایبەتی لەسەر ئەم شەڕە تامی تاڵی شەڕی عێراق و شەڕی ئەفغانستانیان بیر نەچێتەوە هەتا ئێستا بە بەشێکی زۆر بە زۆرینەی تەنانەت ئەمانەی کە لەگەڵ کۆماریەکانیشن با بڵێن کۆماریە میانڕەوەکانیان پێدەگوترێت لێرە ئەوانیش تا حدێکی زۆر بەرهەڵستی ئەم شەڕن هیچ نەبێت نایەنەوێت زیاتر فراوان بکرێت بەڵام ئەوەی کە لی دەبیندرێت هەتا ئێستا لە ڕووی سیاسیەوە ئیداری ترامپ ئیدارەی ئێستای ئەمریکا هەتا دێت تەسعیدی زیاتری شەڕەکە لە ئاسۆدا دەبیندرێت بە پشتیوانی هێزی ئیسرائیل کە زیاتر لە ناوچەکە نزیکە و ئەتوانێت با بڵێن چاوی ئەمریکا بێت لە ناو شەڕەکە ئەوە تا وەکو خۆت باس کرد پێشتر ئەمە کۆمەڵێک لە با بڵێن سەربازانی ئەمریکا بەڕێگاون لە ماوەی چەند هەفتەی داهاتوو ئەگەنە کەناراوەکانی ناوچەکە و ئەتوانن زیاتر پلانی ئەوە دابڕژن کە بتوانن هێرشێکی زەمینی ڕێک بخەن باشە کاکشکار لەسەر ئاستی شەقامەر لێ بمێنین و هەندێک پرسیار لەبارەی ئەمریکاوە بکەین ئایا کاریگەری جەنگەکە لەسەر نرخی وزە بە تایبەت سەرچاوەکانی وزە هیچ دروست بووە ئایا سەرچاوی وزە لەوێ گران بووە بەڵێ وزە تەسی بەڵێ بێگومان ینی بە شێوەیەکی سروشتی گەروی هورمەز ڕۆژانە پێشەوەی ئەم شەڕ دەست پێ بکات ڕۆژانە نزیکەی 20 ملیۆن بەرمیل نەوتی هاوردەی دەرەوەی باڵێن بەرەو دنیا کردووە بەشێکی بێگومان دەگاتە ئەمریکا بەڵام ئەمریکا لە مستەفیدە با بڵێن گەورەکانی گەروی هورمز نییە ئەمریکا وەکو خۆتان دەزان پێش ئەوەی ئەم شەڕ دەست پێ بکات دەستی گر بەسەر با بڵێن کۆنترۆڵێکی فراوانی ڤەنزوێلا کرد ڤەنزوێلا گەورەترین یەدەجی نەوتی و گازی سروشتی هەیە لە دنیادا بۆیە ئەمریکا تا حدێکی زۆر با بڵێن پشتی خۆی بەست قایم کردووە بەوەی کە بتوانێت بەشێکی زۆری سەرچاوە نەوتەکانی خۆی لە ڤەنزوێلاوە دابین بکات و لە هەندێک شوێن تری دیکەی وڵاتیشون لە ئەنا ئەمریکا خۆشی بێگومان بەڵام ئەوەی کە تەسیر بێت لەسەر با بڵێن بازاری نەوت لێرە یا مەسەلەن یەکێ لە نیشانەکانی ئەوەی کە نەوت گران دەبێت بنزینی ئێرە مەسەلەن بەڵێ تا حدێکی زۆر گران بووە اینجا ئەمەش بۆ خۆی بووە بە بیانویشی دیکە لە دەست ئەوانی کە دژ بەم شەڕن لە ناو ئەمریکا کە باسی ئەوە دەکات ئێمە بەڕاستە خۆ ئێستا کاریگەری ئەم شەڕە لەسەر ژیانی ئێمە دەردەکەوێت فپێویستمان بەوەیە کە تۆزێک دووربینانەتر بتوانین ببی ینی بڕوانینە جەنگەکە و دەرفەتێک دۆزینەوە بۆەوەی کە تۆزێک دۆخەکە هێور بکرێتەوە باشە کاکشکار
خوێندکارەکان یاوڕێت مامۆساکانتان چۆن باسی جەنگەکە دەکەن پیان وە ینی پیان وایە ڕەوایەتی هەیە ئەمریکا چۆتە ئەم جەنگەوە ڕەنگە جەنگێکی درێژخایەن بێ ینی هەز دەکەی ڕەوایەتێکی ئەمریکیەکانی لەگەڵدا؟ خۆی وەکەوەی باسم کرد لە هەموو شارەی ئەمریکیدا نەک تەنها لە ناو زانکۆکان و لە ناو ناوەندە ئەکادمیەکان دوو بەرەی فراوان هەیە و مەودایکی فراوان لە نێوانیاندا هەیە کە بە ئاسانی بەیەک ناگەن بەڕاستی ئەویش ئەوەیە کە تا حدێک بەشێک زۆرینەیەکی تا حدێک با بڵێن تۆزێک لەسەر و نیوەی ناوەندە ئەکادمیەکان ئەتوانین بڵێن کە زیاتر بەرهەڵستن لە بەرامبەر ئەم شەڕە ئەیانەوێت نمونەی عێراق و ئێران هێننەوە کە شەڕەکان بەردەوامێکی زۆریان چێشە پارێکی زۆر سەرفکرا قوربانێکی زۆر لە سەربازانی ئەمریکا درا لە پێدا ئەو شەڕانە و بەڵام لە کۆتاییژە نەگەیشتە ئامانجێکی ورد و دیاریکراو کە بۆ شەڕەکە دانرا بوو لە سەرەتاوە وەکو ئەوەی کە باز دەکرێت کە لە ناو ناوەندەکاندا بەڵێن هەم لە شارع و هەم لە ناوەندە ئەکادمیەکاندا گرنگە بۆیان کە وەکووتم دوورمەوداییەکی زیاتر هەبێت دووربینیی زیاتر هەبێت لەلایەن ئیداری ئێستاوە بەڵام ئیداری ئێستای ئەمریکا لە چاو ئیدارەکانی پێشووترە تا حدێکی زۆر با بڵێن سابقەیەکی دیاریکرای نەبووە لە مێژووی ئەمریکادا زۆر تونترە لە پەیڕەویکردنی سیاسەتەکانی دەرەوەی ئەنجا کە دەگاتە سەر بابەتی شەڕ و ئەوانش وا خۆی پیشان دەدا وا خۆی براند دەکات کە ئەمریکاس خاوەن گەورەترین هێزی دنیاە توانای پێکانی هەموو ئامانجێکی سەربازی هەیە دوورمەودا بە یان کورتمەودا بێت جا بۆیە من بەڕای من پێم وایە کە لەم دۆخی ئێستادا تا ئێستا هیچ نیشانەیەکی هێوربوونەوە نابینرێت هیچ نەبێت لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە. باشە کاکچکار کەمێک باز لە کوردەکانی وێ بکەین لەوەیەوە چۆن لە نێو خۆتاندا باسی جەنگەکە دەکەن؟ زۆر پێم خۆشەوە پرسیارە کرد کاکڕانکۆ زۆر گرنگە کە ئەم با بڵێن ئەم پێکدادانە ڕاستە ماڵوێرانی لێکەوتۆتەوە ڕاستە ینی لە هەموو بەها مرۆیەکاندا ئەمە ئازاربەخشە بۆ با بڵێن سەرۆتی مرۆیی لە ناوچەکە و لە هەموو جیهانیشدا بەڵام بتەوە نەتەوێت لە ناو ئەمریکادا بە تایبەت چونکە دەنگی کورد و ناوی کورد وەکو نەتەوەیەکی یەکگرتووی خاوەن کللتور و زمانێکی تایبەت بە خۆمان لەناو ئەمریکا زیاتر چۆتە سەر ستەیجێکی با بڵێن ستەیجێکی گەورەتر با بڵێن لەناو ئەمریکا زیاتر بڵاو بۆتەوە زیاتر خەڵک ئاشنای کورد بووە وەکو نەتەوەیەک ئەمە زۆر گرنگە لەبەرەوەی هەتا بەم دواییەش ینی جۆری لە ستیریۆتایپ هەیە لە بەرامبەر ئەوەی لە وێناکردنی با بڵێن دۆزی کوردی و کورد وەکو نەتەوەیەک کە تەنها لە فرەیمی با بڵێن لە چوارچێوەی شەڕڤانێکدا دەیبینەوە لە چوارچێوەی شەڕکەرێکدا دەیبینەوە پێشمەرگە کە ئەمانە هەمووی با بڵێن شانازی سەروەرین بۆ نەتەوەکە بەڵام نەتەوەی کورد زۆر زیاتر لەوە نەتەوەی کورد پڕە لە ئەفکار و لە بیرکردنەوە و لە کللتور و لە هەموو جۆرێک لە سەرۆتی مرۆیی بەڵام باشە کاکڕانکۆ سە بپرسین بڵین ئەنەکرێ بڵین شەقامی ئەمریکی کورد دەناسێ؟ بەڵێ ئێستا وەکو باسم کرد ئێستا زۆر بڵاوترە ئێستا با بڵێن جا ئێمە ئەوشمان لە یاد نەچێت ینی ئەم سەردەمەی ئێستا کە ڕاست لەناو شەڕێکی فراواندا با بڵێن ئێستا حالی دنیا بەڵام ئێستا ینی ئەم سەردەمی ئێستا سەردەمی سۆشەل میدیایە سەردەمی ئەوەیە کە بەشێکی زۆری با بڵێن بیس و قاعیدەی حزبەکان خاصن لە ئەمریکا
پشتیوانیان پێوەستن بە هێزی سۆشال میدیا و کە ینی بتوانن دەنجیان زیاتر بڵاوکەنەوە. ئەمە بۆ خۆی لە خۆیدا یەکێک بوو لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەم ئیداری ئێستا لە دوای هەڵبژاردن کە بردیانەوە. بۆیە ئەزانن تا چەند گرنگە کە سۆشال میدیا دەنجی با بڵێن نەبیستراوی جاران ببیسترێت و بڵاو بکرێتەوە. خۆشبەختانە دۆزی کوردی لە ناو سۆشال میدیادا زۆر بەڕێسەندووە بە شێوەیەکی مانەدارانە، تەنها ئەوە نەبێت کە پۆستی ینی ئەم لە ئەولا بکرێت و تۆزێک دەنگۆیەک بڵاوبێت و دوایی دابمرچێتەوە. ئێستا با بڵێن ئینفلۆنسەری کوردی ئەمانی کە لە هەندەرانن لە ئەمریکا دەژین و ینی خۆیان وەکو کوردە ناسێنن لێرە، زۆرانێک ینی دەرکەوتون کە با بڵێن کاریگەریەکیان هەیە لەسەر شەقامی با بڵێن هیچ نەبێت لە ناو گەنجانی ئەمریکا لە شەقامی ئەمریکیدا. ئەمە بۆ خۆی جێی خۆشبەختیە. ئەکرێت ینی ئەمە بەڕای من پێویستێکی زۆر جدی بوو بۆ ناوی کورد، بۆ دۆزی کورد لە ناو ئەمریکا و لەناو ئەوروپاشدا کە بتوانرێت لە دەرەوەی تەنها شەڕکەرێک، تەنها لەوەی کە ئێمە بەس پشتیوانیکەری ڕۆژئاوابین، ئێمە تەنها پشتیوانیکەر نین و تەنها شەڕکەر نین، ئێمە شەڕ بۆ مافی خۆمان دەکەین، ئێمە شەڕ بۆ کلتوری خۆمان دەکەین، ئێمە زیاتر لە تەنها کلاشینکۆف و لە تەنها شەڕ زیاترمان پێیە. بۆیە ینی بە شێوەیەکی گشتی شەڕەکە بۆتە با بڵێ بڵنگۆیەک کە بتوانرێت دەنجی کوردی و دۆزی کوردی زیاترتیدا بناسێنرێت بە شەقامی ئەمریکی. شکارکاوە شۆڤەکاری سیاسی، سپاس دەکەم لە ئەمریکاوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردنت. سپاس.